جەنگ لە چیاکانی ناگۆرنۆ کەرەباخ سەر هەڵدەداتەوە، ئەوەش دوای ئەوەی سوپای ئەزەربەیجان کردەیەکی سەربازی دەست پێ کرد کە بە هەڵمەتی دژە تیرۆر پێناسەی کرد بۆ گێڕانەوەی سیستمی دەستوری بۆ ئەم خاکە دابڕاوە ئەوەی کە ئەرمینیا پشتیوانی لێ دەکات. بڕیار بوو هێزێکی ئاشتیپارێزی رووسیا ڕێگری لە پەرەسەندنی توندوتیژی بکات، ئەوەی زۆرێک لە ئەرمەنیەکان لێرە دەڵێن شکستهێنانی لە کارەکانی بۆتە هۆی ئەوەی کە توندوتیژیەکان سەر هەڵبدەنەوە. ئەگەر رووسەکان هاوپەیمانی ئێمەن، ئەگەر پابند بوون بە یارمەتیدانمان، ئەگەر ئەندامی هەمان ڕێکخراوەکان بن لەوانە ئەو ڕێکخراوانەی مامەڵ لەگەڵ ئاساییشدا دەکەن وەک ڕێکخراوی پەیماننامەی ئاسایشی هاوبەشی، کەواتە بۆچی نەیانتوانی ئەوە بکەن؟ پەیوەندیەکانی نێوان یێریڤان و مۆسکۆ لە ڕووی مێژوویەوە باش بووە و چاودێران ئەرمینیا بە بەشێکی دیفاکتۆی هاوپەیمانی سەربازی بەڕابەتی رووسیا دادەنێن. بەڵام سەرکردایەتی ئێستای ئەرمینیا هەوڵی داوە هاوسەنگیەکی ئاڵۆز لەگەڵ کرملین دروست بکات و لە چەندین بۆنەدا هەڕەشەی دوورکەوتنەوە لە رووسیا و نزیکبوونەوەی لە ڕۆژئاوا کردووە. بە ماوەیەکی کەم بەر لە دەستپێکردنی دوژمنکاریە نوێیەکان، سەرگیز خەندانیان سەرۆکی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی ئەرمینیا بۆ دەنگی ئەمریکا ڕوون کردەوە. جەنگ و لێکەوتەی دوای جەنگەکە سەلماندی کە ئەو پێکاتە ئاسایشەیە کە لە قەفقازی باشوور لە ناو دەوروبەری ئەرمینیا لە ئارەدا بوو زۆر سەقامگیر نەبوو. هەروە سەلمان کە دەتوانێت ئەرمینیا بەباشی بپارێزێت. لە ئێستادا من دەڵێم کە مسۆگەرکردنی ئاسایش تاکە مسۆگەرکردنی ئاسایش بۆ ئەرمینیا هێزە چەکدارەکانی کۆماری ئەرمینیایە. هەروەک ئۆپۆزیسیۆنی کۆنەپارێزی ئەرمینیا وا دەبینێت کە شکستی سەرکردایەتی ئێستای ئەرمینیا لە گرتنەبەری هەڵوێستێکی ڕوون ئەوە بە تایبەتی بۆ وڵاتەکە مەترسیدارە و هەروەها خواستی درێژەدانی بە پەیوەندیە نزیکەکانی مۆسکۆدا. ئەرمینیا ئەندامی ڕێکخراوی پەیماننامەی ئاسایشی هاوبەشیە. ئەرمینیا یەکێتێکی استراتیژی هەیە کە ڕێکەوتنێکە لە جۆری یەکێتی لەگەڵ رووسیا و پێم وایە لەم ساتەدا لە سایەی باریدۆخی پشێوی ئیستادا بەلای کەم ئەوە ساویلکەیە هەوڵی ئەنجامدانی هەر گۆڕانکاریەکی ڕیشەیی بدرێت. چاودێران پێیان وایە ئێستا ئەرمینیا لە ڕەوشێکی ئاڵۆزدایە کە ئەستەمە بزانین ئایا هاوپەیمانەکانی چێن. تەنانەت ئەگەر ئەرمینیا لە ڕێکخراوی پەیماننامەی ئاسایشی هەرێوەزی دەربچێت، هیچ هەلێکی بۆ پەیوەندیکردنی بە ناتۆ لەبەردەستدانیە بۆ واژۆکردنی جۆرێک لە ڕێکەوتنی هاوپەیمانی گەورە لە دەرەوەی ئەندامەتی ناتۆ ئەمە ڕوونادات. دەمەی دەنگی بۆمبەکان لە ناگۆرنۆ کەرەباغ لە یێریڤانی پایتەختی ئەرمینیا دەنگ دەداتەوە. هەندێک دەپرسن ئایا دوای بەرپابوونەوەی شەڕەکە چی ڕوو دەدات و ئەرمینیا لە کام لای ڕووبەری جیۆپۆلیتیکەکە دەبێت. بۆ ڕێکاردۆ مارکینا سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.